بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی خۆشەویست، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادەبە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی بەڕێستانە باسی ئەدەبێکی تر ئەکەین کە ئەویش ئەدەبی قسەکردن و مەجلیس و گاڵتەکردن. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری داوەتە چاکردنی ڕەوشتی مسلمان و جوانکردنی ڕەوشتی لە قسەکردنە و هەروەها لە دانیشتنە و هەروەها لە گاڵتەکردنە و لە ئەڵسو کەوتکردنی لەگەڵ خەڵکیە، چکە بەڕاستی زمان خۆشەویستەکانم کلیلی خەیر و شەڕە و مەجلیسەکان شوێنی پەروەردەکردن و ڕەوشتە و لەم بارەوە قورئان و سنەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەندێک ئادابیان بۆ بەیان کردوین. من ئینشاءالله عەرزتانێکم پێشەکی باسی ئادابەکانی قسەکردنەکەین. یەکەم ئەدەب لەو ئەدەبانە ئەوەیە کە ئینسان قسەی خێر بکە یان بێدەنگ بێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم أفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. واتا هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی با یا قسەی خێر بکە یا بێدەنگ بێ، با یا قسەی خێر بکە یا بێدەنگ بێ. هەر لە هەر شوێنەکە بینیت قسەکردنەکەت خێرە بیکە، ئەگەر زانیت قسەکردنەکەت خێر نییە ئەوە بێدەنگی هەڵبژێرە. دووهەم ئەدەب لە ئەدەبەکانی قسەکردن خۆشەویستەکانم ڕازگۆیی لە قسەکردنە و خۆپاراستن لە درۆکردن. ڕازگۆیی ئەساسی بنچینەی ڕەوشت و ئەخلاقە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکە: عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإياكم والكذب. عليكم بالصدق واتا هەوڵ بدەن ڕازگۆ بن لە هەموو کارەبارەکانی ژیانتانە، چونکە بەڕاستی ڕازگۆیی ئینسان هیدایەتەدا بەرەو چاکە و چاکەش طبعاً ئینسان هیدایەتەدا بەرەو بەهەشت. و إياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور. وخۆتان پارێزن لە درۆ، چونکە درۆکردن ئینسان هیدایەتەدا و ڕێنماییەکە بەرەو خراپەکاری. سێم ئەدەب خۆشەویستەکانم پێویستە ئینسانی مسلمان خۆی دوور بگرێت لە غەیبەت و لە دووزمانی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە قەدەغەمان لێیەکە غەیبەت بکەین. ولا يغتب بعضكم بعضا. غەیبەتی یەکتری مەکەن. غەیبەتکردن مەکە وایە گۆشتی براکەت بخۆی. ولا حديث شافي غمري خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێ: لا يدخل الجنة نمام. ناچێتە بەهەشتۆ کەسێک کەوا دووزمانی بکا لە نێوانی مسلمانانە، فیتنەی بکا. پێنجەم دەنگت نزم کەیتەوە و قسەتی شیرین کەیت و نەرمونیان بکەیت. واغضض من صوتك. خوای تعالی لە سورەتی لوقمان ئاەتی 19 فەرمێ وەسیەتی لوقمانە بۆ کوڕەکەی کەوا فەرمێ دەنگت نزم کەرەوە، چونکە ناخۆشترین دەنگی گوێدرێژە کە زۆر بەرزە و زۆر ناسازە. إن أنكر الأصوات لصوت الحمير. وهروها خوای تعالی لە سورەتی البەقەرە ئاەتی 83 فەرمێ: وقولوا للناس حسنا. با قسەتان شیرین و جوان بێ لەگەڵ خەڵکیان، نەرمونیان بن. شەشەم لە ئەدەبەکانی قسەکردن ئینسان هەرگیز گوێ نەدا قسەی ناشیرین و نابەجێ نەکا، چونکە ئینسانی ئیماندار پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم:
تانەوەشێنەر نییە، نەفرەتکەر نییە، فاحیش واتە قسەی خراپ و قسەی ناشرین و نابوت نایەتە دەمیا وەلا بەذی وەلا البەذی. دووهەم خۆشەویستەکانم باسی ئادابەکانی گاڵتەکردن نەکەین. گاڵتەکردن لە ئیسلامە حەڵاڵە، بەڵام ئەبێ ڕێکی خەین بە ئەدەبی شەرعی و ئەو ئەدەبانەشی کە پێویستە لە گاڵتەکردنەکانمانە هەبێ. گاڵتەکردنەکانمان ئەبێ ئەبێ ئەمانی تیاابێ. یەکەم ئەبێ ڕاست بکەین کاتێک گاڵتاکەن، یان گاڵتەکردنەکانمان درۆ نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من گاڵتە ئەکەم بەڵام قسەی حەق نەبێ نایکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گاڵتەی کردو بەڵام گاڵتەکانی هەمووی حەق بوون، حەق نەبێ نەیفەرمووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. گاڵتەی کردووە بە پیرێژنێک ئەڵێ پێغەمبەری خوا دوعام بۆ کە بچمە بەهەشتەوە، فەرمێ پیرێژن ناچێتە باشتر. دوای پیرێژنەکە تەبعاً بێتاقەتە بێ. دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێی بڵێن پیرێژن بە پیرێتی ناچێتە باشتەوە، هەموومان گەنجە بینەوە ئەمجا چینە باشتە. گاڵتەیە بەڵام گاڵتەکەی ڕاستە، بۆ ئێمە فێرکە ئێمەش بەڕاستەوە گاڵتە بکەین. دووهەم زۆر گاڵتەش نەکەی باشە. ئیمامی عومەرە فەرمیان کەسێک گاڵتە زۆر بکە هەیبەتی نامێنێ. سێەم بە گاڵتەکردنەکانمان ئازاری هیچ کەسێک نەدەین، نابێ ئەو گاڵتەی کە ئەیکەین ئازاری خوشکبراکانمانی پێ بدەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی حەڵاڵ نییە بۆ هیچ مسلمانێ کەوا برای مسلمانی خۆی بترسێنێ، بێتاقەتی کە. هەروەها تەبعاً خوشکیش بۆی نییە، خوشکی مسلمان ئافرەتی مسلمان بۆی نییە خوشکەکەی خۆی خوشکە مسلمانەکەی بێتاقەت کا و بیترسێنێ. چوارەم لە گاڵتەکردنەکانمانە با درۆ نەکەین. هەنێک کەسێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم گاڵتە ئەکات، تەبعاً درۆ ئەکا بۆ ئەوەی بە شێوەی گاڵتە بۆ ئەوەی خەڵک پێ بکەنێ. جا فەرمێ وەیل بۆ ئەو کەسەی کەوا قسە ئەکات بۆ خەڵکی، درۆ ئەکات تا خەڵکی پێ بکەنن، ئەوانە نەکبەتن بەڕاستی قوربەسەرن. وەیل بۆ ئەو کەسانێ. پێنجەم لە ئادابی گاڵتەکردن ئەبێ ئێمە گاڵتەکانمان قەشمەریاتی تیان نەبێ، یعنی گاڵتەیەک نەکەین کەسێکی پێسوو بکەین، قەشمەری بە کەسێ بکەین، پێی پێ بکەنین. خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. هیچ کەسێک گاڵتە بە هیچ کەسێک نەکا، لەوانەیە و کەسەی تۆ گاڵتەی پێکەی لە تۆ باشتر بێ، لە تۆ ڕێک و پێکتر بێ. هەروەها ئافرەتان، تەبعاً ئەمە ناو ئافرەتانە زۆرترە، بۆیە ئافرەتانی لێرە جیا کردوێتەوە لە پیاوان، چونکە ئەوان زۆر قەشمەریات و گاڵتە بە یەکتری ئەکەن. جاکی ئەڵێ ئەوەی گاڵتەی پێکەی لە تۆ باشتر نییە، لە تۆ ئیماندارتر نییە. سێەم ئەدەب کە ئەمڕۆ عەرسانێکین ئەدەبی مەجلیسە. پێویستە مەجلیسەکانمان ئەم ئەدەبانەی تیابێ. یەکەم کاتێ چینە هەر مەجلیسێکەوە سەلامەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێکتان چوونە هەر مەجلیسێکەوە با سەلامەکەن، چونکە بڵاوکردنەوەی سەلام ئەبێتە مایەی خۆشەویستی، خۆشەویستیش ئەبێتە مایەی ئیمان، و ئیمانیشە کەمان خاتە بەهەشتەوە. قەت هەرگیز لە مەجلیسەکانتانە کەسێک هەڵمەسێنن خۆتان بڕۆنە شوێنەکەی دانشن. ئەمە عیبێکی زۆر گەورەیە. ئەگەر کابرا خۆی هەڵسا و ڕێزی لێگرتی و شوێنەکەی خۆی بۆ چۆڵ کردی بەخوایشتی خۆی، ئەمە چاکە، توش سواسی بکە، بەڵام هەرگیز کەس هەڵمەسێنە بڕۆ شوێنەکەی دانش. هەروەها فراوانکردنی مەجلیس. جاری وایە کەسێک دێت شوێن نییە دانشێ، تۆ مەجلیسەکەی بۆ فراوان کەرەوە با بێ دانشێ. یا ئەیها الذین آمنوا، خوای تەعالی فەرمێ لە سوورەتی المجادلە آية 11 يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم. يعني قد بيتان وترا مجلس كان بيتان وترا شن بكنا، يعني مجلس كان فراوان كان فراواني كان خوي تعالى ژیانتان بۆ فراوانەکە. هەروەها پاراستنی نهێنیەکانی مەجلیس زۆر زۆر گرنگە بە ڕێزان. تۆ لە مەجلیسەکە دانشی قسەیەکی تیاکرێ، نهێنیەکان بپارێزە، پارێزەری نهێنیەکان بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ جاری وا هەیە کەسێ قسە بۆ کەسێکە کا سەیری ئەملا ئەولا ئەکا، بزان کەس دیار نییە، ئەوە معنای ئەوەیە کە ئەو قسەیە ئیتر قسەی نهێنیە، نابێت تۆ بیدرکێنی لەملا و لەولاوە ڕاستی.
نهێنی پارێز بە، چونکە ضرورە ئێمە متمانەمان بە یەکتری بێ، جا ئەگەر ئەو متمانەیە نەماو لە دەست و ئیتر ئەوە نەکبەتی و بەدبەختیە. هەروەها یەکێکی تر لە ئەدەبەکان ئەوەیە کە زکری خوا بکەین لەناو هیچ مەجلیسێک، لەناو هەموو مەجلیسەکانمانە نێڵین هیچ مەجلیسێکمان بەبێ زکری خوا تێبپەڕێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما جلس قوم مجلسا لم يذكروا الله فيه إلا كان عليهم ترة. هەر کۆمەڵە خەڵکێکە دانشن لە مەجلیسێکە زکری خوا ناکەن ئللا ئەو مەجلیسە ئەبێتە بار و قوربەسەری و نەکبەتی بۆیان، بەرەکەتی تا نامێنێ بەڕاستی. بۆیە دائیما مەجلیسەکانتان بڕازێننەوە، پڕبەرەکەتی کەن بە زکری خوای پەروەردگار، و هیچ نەبێ دوعای کەفارەتی مەجلیس بکە، بە تایبەت کاتی هەڵەسن لەو مەجلیسە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆمانی کردوتە سونەت ئەگەر لە مەجلیسێکا دانیشتین و کاتی هەڵەسین بڵێن سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. ئەمە کەفارەتی مەجلیسە، بەڕاستی ئەمە مەجلیسەکانمان پڕبەرەکەتەکە. زۆر گرنگە ئێمە لە مەجلیسەکانمانە کۆتایی مەجلیسەکەمان بەمە بێنین، بەم دوعایە لەبەری کەم بۆ ئەوەی ئەگەر غەڵەتێک ئەگەر کەم و کورتێک هەبوو بێ لە مەجلیسەکەیە بتوانی ئەم زیکرە ئینشاء الله و کەم و کورتیانە چاک بکەیت. ئەمە هەندێک ئادابی گرنگ بوو، طبعا ئادابی تری زۆرە، بەڵام ئەمەی کە عەرسانم کرد گرنگترین ئەو ئادابانە بوو کە پێویستە ئینسانی مسلمان ڕەچاوی بکە لە قسەکردنیە، هەروەها لە گاڵتەکردنیە، هەروەها لە ئەو مەجلیسانی کە تایە دانشێ. داواکارم خوای پەروەردگار بەخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە، خوای تەعالی هیدایەتمان بدا، خوای تەعالی ئەومان پێ بکە کەوا بتوانین هەر مەجلیسێک تایە دانشین زکری خوای تیا بکەین، یادی خوای تیا بکەین، باسی نیعمەتەکانی خوای پەروەردگاری تیا بکەین. خوای تەعالی سەرکەوتمان کات، دوورمان خاتەوە لە گوناح و لە تاوان، لە ئازاردانی هیچ مسلمانێک. خوای تەعالی ئەومان پێ بکە گاڵتە و گەمەکانشمان هەمووی ڕاست بێ و بە شريعتي خواي پروردگار ضبطي بكين إن شاء الله تعالى. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.